تنگ خوار موجی دریای کرکار دجی سرمایه اولیه یاد دربو بخن من شقار شارات شقی برطلای سرمایه دارات زنجیری کنی دارم سالا دبسو دادو حکمی بطالا گرفتاری ادوین میدن همین هنگارا انسانی خلقت سبزاله همه دریارا دریاری و دیگه یارا نکیه یارا گرفتارا این جهان یک گرفت در بیتارا نفتاداست او گرفت داداست او گرفت در بیتارا نفتاداست او گرفت برهم هنری بجیب انسان پرولیتاریان چین شورش وار جسار و سجار کنت موستام دیسان قایم در استام و استام شورشی مادنی اکتب بخونی شورشی من بوده بادیرینی گریکاری ادوین میدن همین هنگارا انسانی خلقت سبزاله همه دریارا دریاری و دیگه یارا نکیه یارا گرفتارا این جهان یک گرفت در بیتارا نفتاداست او گرفت داداست او گرفت در بیتارا نفتاداست او گرفت البصار زينم رشمتر أكام لبو رباري خم حذر أكام همو صالكي شوالي أيار هالي دبجيرم دشت سكوتي بار امپریالیزم فرصت پرستن کپیان وابو میجویان وستان ادوین میدن همین هنگارا انسانی خلقت سبزاله همه دریارا دریاری و دیگه یارا نکیه یارا گرفتارا این جهان یک گرفت در بیتارا نفتاداست او گرفت داداست او گرفت در بیتارا نفتاداست او گرفت سلو نام گره لسرم مزا سرمایه داری دین ملزا بلرزنگا شارو نکاسو یک دگری لادورال سوری خوب پشتم بگرن و دست خنابسه براو سوسیالیم روزا ابسته ادوین میدن همین هنگارا انسانی خلقت سبزاله همه دریارا دریاری و دیگه یارا نکیه یارا گرفتارا این جهان یک گرفت در بیتارا نفتاداست او گرفت داداست او گرفت در بیتارا نفتاداست او گرفت بەڵێ بینەرانی عەزیز دووبارە سڵاوتان لەبێت ئەمڕۆ دووشەممە یەکی مانگی مەی هاوکاتە لەگەڵ 11 گوڵان
ڕۆژی جیهانی کرێکار ڕاستەوخۆ لە تلوزیۆنی کۆمەڵەوە لە خزمەتتانداین بە بۆنەی ئەم ڕۆژە مەزنە. هاتنی ئەو ڕۆژە گەورە و مێژوویە لە هەموو کرێکاران و لە هەموو ئینسانە ئازادی خوازەکان کە بۆ ڕزگاری چینی کرێکار دژی سیستمی سەرمایه‌داری تێدەکۆشن لە قوڵایی دڵەوە لە تلوزیۆنی کۆمەڵەوە پیرۆزباییتان لێ دەکەین. ئەزیزان هەروەک ئاگادارن ئەمڕۆ لە زۆربەی وڵاتانی دنیا ڕێز لەم ڕۆژە مەزنە گیرە و ئێمەش دوانیوڕۆ لە ساعتی 2 لە خزمەتتاندا بووین تا ئەو جێی کە ئیمکانی بوو لە دەرەوەی وڵات ئەم هاوڕێیانەمان هاوکاریان کردن و ئێمەش پوششماندا و ئێوەشمان لێ ئاگادار کردەوە. دیارە ئەمڕۆ لە ئێرانیش بە تایبەت لە کوردستان لە چەند شارێکیش ڕێز لەم ڕۆژە مێژوویە گیراوە. بۆی کە بمانەوێت چاوخشانێکمان بێت بەسەر یەک ساڵی ڕابردوودا و تەغیر و تەحولاتەکەی یا دەور و نەقشی شۆڕشی ژینا لەسەر جنبشی کرێکاری و چەند پرسیارێکی تر ئێمە بۆ ئەم مەبەستە داوامان لە بەڕێز فەرامەرز قوربانی هەڵسوراوی کرێکاری و فعالی سیاسی کردووەتە لەم بەرنامەیەدا ڕاستەوخۆ بەشداری بکات و ئێمەش میانداری بکەین. کاک فەرامەرز ئەم کاتت باش دەنگی منەتەیە؟ بەڵێ منی سڵاما خدمەتەوە و بینەرانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵە لە خدمەتانە. بەڵێ زۆر سپاس کاک فەرامەرز بۆ کاتێک کە بێمەتدا و بەشدار بووی لەم بەرنامە تایبەتە بە بۆنەی ئەم ڕۆژە مەزنە. پێشەوەی کە بچینە سەر قسە و باسەکە هەر لێرەوە لە بینەرانی خۆشەویست داوا دەکەم ئەگەر پێتان خۆشە ئێوەش بەشداری ئەم باسە بن دەتوانن بەم ژمارە تەلەفۆنی کە لەسەر شاشەی تەلەڤیزیۆنەکەتاندا هەیە ئێوەش بەشدار بن و پەیام یا هەر پرسیارێک کە هاتانە بینێرن و لەگەڵ میوانی بەڕێزمان تاوتۆی دەکەین. کاک فەرامەرز پێشەوەی کە پرسیارەکان دەست پێ بکەم پێم باشە ئەگەر زانیاری زیاتر یا راپۆرتێکرد لەسەر ئەمڕۆ بە تایبەت لە کوردستان ئەگەر بەدەستان گەیشتۆ بۆ ئێمە بینەرانی باس بکەیت. زۆر سپاس هەروە خۆتانیش باستان کردو. من پێش لەوە بڵێم ڕۆژی جیهانی کرێکار بە ئێوە و دەستەندەرکاران تلویزیۆنی کۆمەڵە بە خەڵکی کوردستان و هەموو کرێکاران لە ئێرانە تەبریکەژێم. ڕۆژێکی گرنگە، ڕۆژێکە بە نەزەر من طبقەی کرێکار بە مارشێکی عەزیم بە قودرەتێکی متحد یەکپارچە تێت بە خیابان تەقابڵ لە تەک طبقەی سەرمایەداریە کە ئەساسی سوودە و بۆ دەستهێناون هاوردنە ئەم سوودە ئەبێت طبقەی کرێکار استثمارکە. ئەمڕۆ ڕۆژی هەمبەستگی جیهانیە، ڕۆژی نیشانداینی قودرەتی طبقەی کرێکار بە ئەنوان طبقەیەکێ هەموو ئەرکەکانی جامعە لەسەر شانیە. بەڵام لە ڕابطەی ئەم اتفاقاتی ئمڕۆ بەڵێ لە چەند ڕۆژی گذەشتەوە هەموو شارەکان بەخصوصان شارەکانی کوردستانی و بلاخرا هەرچی ساڵە بە وێنەیەوەکی جمهوری ئیسلامی هەیە میلیتاریزەیە کاتەوە و تهدیدەکە ئیحزارەکە. من خولاسەی بوچکێکی بڵێم لە ئیحزاری تەداد لە فعالینی سنە لە وەکو مزەفەر ساڵحینیا و شەریف ساعەت فەنا بوو. ئمڕۆ بەیانی پێش تقریبا حوڵ و حوشی ساعاتی ده لە پتروشیمی سنە حراسەتی سنە چەند کەسی بان کرد بە ئەم ناوانە: شاهۆ زەندی سەلیمی، سەلاح مەلەک محەممەدی، کامیار حاتەمی، ئارام کەمانگەر، شاهۆ حسێنی، تەوفیق ڕەسوولی. ئەم عەزیزێلیە بان کردو کە خۆیان کارەکەن بە ئەنوانی کارگەری ئەلکترۆنی لە پتروشیمی سنە لە دەفتەری حراسەدا تهدیدیانیان بە ئەخراج کردووە، چون بە هەروواکە هەواڵەیە گەیشتووە بە دەستێمە دیان هەویست ئەم بەرنامەی ڕۆژی جیهانی کرێکارە بگرن، مەراسمێکیان بێت، بەحسێ لە بینی خۆیانە بێت و هەروای ئاعترازیکەن بە ئەم وازیەتی دەستمۆزیێلە کە وازیەتی زۆر نالەباری هەیە و لە دەفتەری حراسەتە تهدید بە ئەخراج کردیان و کەسێک کە بەناو ئەو کەسێک کە مەسئولی حراسەتە شخصێکە بە عنوان ئاغای کازمیە و ئەم کەسانیە تهدید کردووە. ئەگەر چنانچە ئیمڕۆ مەراسمێک ڕۆژی جیهانی کرێکار لە پتروشیمی سنە بەرگوزار بێ و دەست بە ئەتسابێ، ئێوە مەسئولن و بلا فاصلەج بدونە هیچ بەحسێک ئەخراجتانەکەیت. ئەمە نمونەیەکی بوو کە ئێمڕۆ حوڵەخۆشی ساعاتی ده ئەم حدودی 2-3 ساعات ئەم کەسگەدا کرێکاریانە لە دەفتەری حراسەتە وەکو زەندانی بازداش کردووە و تهدیدیانیان کردووە و پەرخاشیان کردوە سوپیانە. بەڵام ئێستای تر خوب ئەو وازیەتە تەواو بوو و ئیجازەیان بە بەرگوزاری مەراسمی ڕۆژجیهانی کرێکانەدا. هەروە لە کامێرانیشدا
دەفتەری ئەنجومەنە سنفی کرێکارانی ساختمانیە مەراسمێکیان گرت بوو پێش لەوەی چە پلاکارتێلێکیان لە سەدحی شارە دانابوو لە مەریوانە هەروە پێشەوە کە ئەم بەرنامە شرۆکەین خۆتان بەڵاوتان کردەوە کە لە مەریوانی چە بەرنامێک بوو و دەرکل وەزیەتی جەماعەتێکیش کرێکاری ساختمانی بوون کە من فیلمەکەی دوێنێ پێرەگەیشتووە دەسم بە نووسانن پلاکارتێلێک کە بەدەستیان بوو و پاسێکە گرامی داشت و یەکی ڕۆژی جەهانی کرێکار کە 11 ئۆگیبێش پێ خۆیان نیشاندا بوو و بڕێ لە شارەکان تریشە بلاخرە خۆ پیشاندانێ بوو بەڵام زۆرتر بەهۆی ئەوە کێ فرێ لە ئەو فعالینێرە یا ئەو کەسانێدە تانیانە ئەم مەراسمە بەڕێو بوون بەداخەوە تەوەسوتی جمهوری ئیسلامی ئەحزار کراون چە بە سوورەتە تەلەفۆنی چە بە سوورەتە حضوری تهدید کراون و نمونەیەکی لە محلی کرێکارەکانە کە پتروشیمی سنە بوو حتا بازداشتی چەند ساعتمانە بوو ئەم بەرنامەوە لە بوو بەڵام هەروە ماتڵین لە ئێران و ئەگەر حتمما بۆی وەشتیت و دەست منی تاوجێ دەستم بڕوە ئەو خەبەرێلە وەرەگرین و هیوادارم لە تووری بەرنامەکە خودی ئەو کرێکارێلە دووەرنە سەر بەرنامەکە باس و گزارشێکی هەیەیانە بڵێن بۆ بینەرانی تەلەڤیزیۆن کۆمەڵ. بەڵێ دەستە خۆش بێت کاک فرامرز با لێرەوە دەست پێ بکەین ئەگەر بمانێت چاوخشانێکمان بێت لەسەر یەک ساڵی ڕابردوویانی واتە بڵێن لە یەکی مانگی پارەکەەوە هەتا یەکی مانگی مەی ئەم ساڵ ئێوە چ جیاوازیەک دەبین جیاوازیەکانیان چین وە چ تەغیر و تەحولاتێکی پێوە دیارە؟ بەنظر من خۆ ئەگەر لە دوای قەتڵی مەفسا یا ژینای ئەمینی حەسێ بکەین کە لە شەهریوەرە و ڕوخیدا جامعی ئێران واردە فازێتر بوو و فرێ لە مطالبات بەیان کرا علیرغمەوە کە حجاب سمبوڵە ئەم قەزیە بوو و پەرخاشێکی نیروی ئینتیزامی کردی بە ژنان و کوشتنی ژینای ئەمینی بوو بەڵام عمق ئەم ماجرا ئەگەڕێتەوە بۆ فەقر بۆ فەلاکەتێکی جمهوری ئیسلامی تەحمیلی کردووە بۆ ئەکسەریەتە جامعەیەکی تەبەقەی کارگەرن ئەگەڕێتەوە بۆ ئەوە بەعلاوەیەوە حجابیش ئازادیە پوششی جێکێ لە خاستەوە لە بنیادیە جامعەست کە جمهوری ئیسلامی لە توو لە پەیدایشیەوە تا ئێستا ئەم پرۆسەیە پێش برووە لە تاریخێک و کە لە ئەوایلی و بە پونس بە زۆری پونس حجابی ئەچەسپانە سەر خەڵکە و تا ئەسید پاشی گەیانوێ تا سنگسار گردوێتی تا ئەحزار و بازجویی گرێت تا تورۆر وە تا زندانی فعال سیاسی و بەڵام ئەم مبارزە همچنان ئەدامێ بووە علیرغمەوە جمهوری ئیسلامی هیچ تەخفیفێکی لە مقابل خەڵکدانە ناوە و بە هەموو ئەبزارەکانی مسەلەت بەڵام ڕۆژ بە ڕۆژ ئەم قەزیە حجابە یا ئەو وازیادێکی سوورەتی کردووە جمهوری ئیسلامی پاشەکشای کردووە بە هەروە ئەبێنین ئەلان 3-1 حداقل علیرغمەوە هیچ نەو بقول معروف تبديل بقانون بو بلام مردم خويان بقانوني خويان كروسي لسي كسا يكسي بحجاب حد اقل ديتداري بلام ام تاثيرات بيجب بو لسرا وكي بنياد اساسي ام قضيه بنظر من فقره كي الجمهوريه الاسلاميه تحميلي كردوا و لا بلاي ام قضيه فري لخاصه كانت وكو حجاب وموارد ديلتر وكو الرفاه عمومي وكو كاريا بمي بكاري وسبرين لما واردي له بحث كراوه ومن فكرة امثال جوازية تري وشون جمهوري اسلامي يكي للستونة كاني حجابه وام ستونة تا حد تخريب كرا لسر لطرف مردمو وبيشتريج بالاخره هەروە ئێمە بینین دەتەی ئەم چەند ڕۆژ گذەشتە نزیک بە 100,000 کەس لەکەرێ کاریە لە پرۆژەیی لە پتروشیمی و باڵایشگار نەفتا ئاعتسابیان کردووە و هەروە ئەبینین پێش لە ئەم حرەکەتە ئاعتساب و تەظاهرات و تەجەموعی معلمان و بازنشستگان و پەرستارانمان بوو کە شاهدین کە بەدوای پێشدا حتا ئەم قەزیەی قەتڵی ژینە یا ئەم ژیان ئازادیە تعداد المعلمين وكريكاراني دستيجر وك محمد حبيبي وك رسول بوداغي وكو اسماعيل اللي عبدي كبيش لزندان ابو الكريكاراني تر وكو رضا الشهابي وحسن السعيدي وفريتري دستيجر كدو كدي هويس وامجوره اعتراضات كاهش با ياجلوبيلي كا طالما بدوايا وديمان كل شهري ولو شكل صورتي كده
بۆنی ئەم دەلایلە لەو جمهوری ئیسلامی واقعیەتی گەرەکە ترس و هەمێ زۆرتری هەست چۆن بەحث مەعیشەتی فقط بۆ یەک بەخش لە جامعە ناگەڕێتەوە بۆ هەموو جامعە گەڕێتەوە ئەگەر ئەم قەزگە ڕوخبات و شورشیە لە مەعیشەتی سوورەت بگرێت من فکرەکەم ستونیە لە جمهوری ئیسلامی بۆ هەمیشە تەخریب بکرێت بەدوای ئەوە ئێمە شاهد منشور بین تەقابڵێکی لە بینی ڕاست و چەپا سوورەتی گەر ڕاستێک کە خارج لە قودرەتە سوورەتی گر منشورێکیاندا کە هەرتەیە چەند ڕۆژە گۆزەشتە ئەسڵەن جامعەکەیان کە لە سەڵتەنەت تەڵەبگەل و لیبراڵەکان بوو لە یەک پاشی لەو لای چۆبینین منشور مطالباتی حد ئەقلیەک بوو کە لە تەرەفە 20 تەشەکولی کارگەریە و کە خۆی بەیانی خاستە لە بنیادی جامعەی بەیانە کرد و نمایندگی ئەکسەریەتە خاستەیە لە جامعەیە کە ئەیدا بەژێر 100 ساڵ حکوومەتە نەڕینەگی سەڵتەنەت و شێخە داوای حقوق کامڵە بەرابەرە ژن و پیاویە کرد و مسادرەی ئەمواڵ حکوومەتیەکان وەکو بنیاد مستەزەفان وەکو مثل سەرچشمە وەکو ئیران خۆدرۆ کێ حالە دەستە 1% سەرمایەدارەکانەوە کە بگەڕنێتەوە بۆ جامەوە و 7 ملیۆن کودەکی کارێکی ئەمە لە خیابان ئەسمانە بیانگەڕنێتەوە بۆ مەدرسە داوای ئەوەیە کرد کە ئەوەندە مدرن بوو کە ئێمە لە خاورمیانە شاهدی نین دفاع لە حقوق LGBTQ-کان و ئەمە لە موقعیتێکە کە ئێمە ئەوێنی لە پاڵدەستی ئێرانە حکوومەتی تاالبان حزوری هەست لە تەرەفە چەپیە و لە تەرەفە ڕاستی چۆ حکوومەتێکە لە عێراقا وجودی هەست کە بەڵام لە دڵە ئەم قەزیا منشورە تێتە دێشتەوە و بەخاستەیە لە تێدێشتەوە کێ بۆ ڕەندەتر لە فرێ لە وازیەتە حقوقی و وازیەتە ئیجتماعیەکە کە لە ئەوروپا وجودی هەست ئەمانە نیشان لە پێشکەوتنە تەبقەی کارگەر و نیشان لە باڵندگی تەبقەی کارگەر بێ علاوەیەوە خۆیان بە عنوانە تەبقەیە و بە عنوانە ئالترناتیڤە سیاسیەک مەترەحەکەن بە جامعە و نیشانیان کە ئێمە ئەتانین بە یەکەوە دەست لە دەستیەک کە 20 تەشەکۆل نمایەندەی ئەم واقعیەتە هەن و بەخشێ دووشکێ لە ئەم جامعەن ئەتانن هەم جمهوری ئیسلامی سەرنگونکەن و هەم لە هەر نوع ئالترناتیڤە درۆیینێک وەکو سەڵتەنەت تەڵەب و فاشیستەکان لەبین بوون و بەری بوەسن خۆشبەختانە تەقابڵە ئەم منشورە باعث بوو حتا منشورێکی بەعنەوان منشور مەحسا لە تەرەف سەڵتەنەت و ڕاستەکان و دریا لە یەک بپاشێت بە ئەلعان جامعە خاستەیە لە بنیادی لەسەرە چه ئازادی پوشش لەسەرە چه حقوقی کرێکار لەسەرە چه حقوقی کودک لەسەر فەقر و زۆدایی لەنەوە ئەم منشورە ئەگەرچە بە سوورەتە حەد ئەقەلی بەڵام بەیان کراوە ئەمەدا من فکرەکەم جیاوازیەکی لەسەر ساڵێ گۆزەشتە بوو کە تەبقەی کارگەر وارد بە سوورەتە یەک تەبقەی سیاسی دخالت لە اقتصاد اجتماع فرهنگ و كل ئەو مواردێک کە بۆ جامعە وجودی هەست عرسەی اقتصادی سیاسی اجتماعی فرهنگیە خۆی نیشان بات بە لێرە من خۆشبینترم بۆ ئەم قەزیە کە تەبقەی کارگەر چۆن زاهر بێت و پێش بڕۆ بەڵێ کاک فرامرز دیارە باسی تاسیراتی شۆڕشی ژینات کرۆ باسی منشورەشێک دوای حتمما دێنە سەر و بەحسا باسی وەزیەتی ئابووری ئێرانیشت کرد کە بارودۆخی بڵێن ئابووری ئێران دیارە کاریگەری خراپیشی بوو بەڵام زۆر جار باس لەوە دەکرێت بە تایبەت لەو شۆڕشەی ژینادا زۆر جار دایانکوت ئەو جۆرەی کە پێویست بۆ ئەو جۆرەی کە چاوەڕوان دەکرا چینی کرێکار وەکو بزوتنەوە نەهاتۆتە مەیدان بەرحاڵ دیارە کرێکار یا هەر چین و تۆژێکی زەحمەتکێش تا مودەتێک دەتوانێت مانگرتن ئاوا بەردەوام بێتە و بەرحاڵ ئەویش بۆ بژێوی ژیانی خۆی دەبێت کار بکات مایحتیاجی ڕۆژانەی خۆی پەیدا بکات ئەمە چەندە واقعیە بەڕاستی ئەمە تەأسیری هەیە لەسەر نەهاتنی کرێکار وەکو بزوتنەوە یەکی پێت بڵێم فقط دەڵێن بەو کەسانی لە واڵین کرێکار حزوری نەبووە لە حزێک هەر بڕۆرە ناو زندانەکان هەرو تیادادە بازاشتێکی ئێستا ماوە لە ژنەکان هەر ئەو ژنیە خۆیان ناخۆنکار بوون تاتۆکار بوون ئارایشگەر بوون خەیات بوون بعد فروشەندەی مەغازە بوون پوشاک فروش بوون کرێکارە مەغازە بوون ئەمانە بەخشێ لە کرێکارانە بەخشە خەدەماتن بەخشی عەزیمە هەرو ئیعدامیەلێکی وەک محەممەد حوسێن سوورەتیگەر کرێکار ساختمان بوو
بحثم ئەوەسە فرێ لە ئەم بەخشێلێکی حزوریان بوو ئەم کەسانێکی حزوریان بوو خۆیان کرێکار بن بەڵام شاید بە سوورەتێ اتحادیە یا تەشەکولێ یا سندیکایەک سازمان یافتە نەبوو بەحث ئەوەستە کە مەمنوعیەت ئەمە بوو خەڵکی گەرەکان بەڵێ مەمنوعیەت تەشەکل و تەحەزب و اتحادیە خۆ بالاخرە جمهوری ئیسلامی ئەوە ڕۆژێکی هاتە سەر حکوومەت وتی تەجەموع 3 نەفەر مەمنوعە اعتصاب مەمنوعە خود بەنی سەدر وەختی قدرەتیان گرت ڕۆیشت لای کارگەرگەرە نەفوتی شەورا مەورا مالیدە پالیدە یعنی تەواوکە ئێمە قدرەتمانگریە تەبەقەی کارگەر مەفهومێکی نییە و هەر ئەوە ڕۆژ و شمشێرێکیان کێشە بۆ تەبەقەی کارگەر چه بە سوورەتە ئیعدام و زندان چه بە سوورەتە فەراریداین بەخشێ لە ئەو تەبەقەی کرێکارە چه بە سوورەتە ئەوە قەزیەکە لۆسکەن بەجێ ئەوە کە ئەوەندە جایگای ئیجتیماعی تەبەقەی کارگەر زۆر بوو شەورای ئیسلامی کاریان دانا شەورایەکی بۆ نگەهبانی لە کارخانەکان بوو بەڵام بە ئەم پرسیاری تۆ بەڵێ شاید بە ئەو شکڵە سازمان یافتە بەناو ئەوە کرێکارانی پتروشیمی فلان یا بەناو ئەوە کرێکارانی فلان خودرۆسازی یا بەناو ئەوە کرێکارانی فلان پالایشگا یا سەدسازی حزوریانەوە بە پلاکارد خۆیانەوە بەڵام هەر ئەوانە کە لە خیابان بوون هەرو کرێکارانە بوون کە لە بەخشی خەدەماتە بوون لە بەخشی پەرستاریە بوون لە ئێوارە ئەڕۆشتنی کاریانەکە بەعلاوەیەوە تەبەقەی کارگەر بە سوورەتە سازمان یافتە زمانێک واردە قەزیەکەوێت کە بتانێت لە عەرزە 1 هەفتە یا چەند ڕۆژە حکوومەتەکە ساقط کات چون بالاخرەت ئەگەر قەرار بێ غیرە سازمان یافتە بێ ئەم کشمەکەشە ئەدامەی هەست 4 نەفەر ئەگیریە 10 نەفەر زەخمی ئەوێ 4 ڕۆژتوو لە کێشە خۆڕۆژی پەنجەم ئەم کرێکارە وەکو جمهوری ئیسلامی کە هەموو وەزعیەتی اقتصادی لە دەستیەوە نیروەکانی تعویزکە غەزای دروستیان پێبا ئەزافە حقوقیان پێبا یەک بە یەک پشتەوە بەڵام ئەو کارگەرێکی 4 ڕۆژ خیابانە ڕۆژ پەنجەم ئەبێ بڕوا کارێکە نانێ دەربێرە بۆ خانەوادەکەی ئەمە بەڵام ئەگەر جمهوری ئیسلامی لە توولە ئەم پرۆسەلا پێش نەچوە بە نظر من زعفێکی وجودی هەست زعف سازماندیابی منسجمێکە هەر الان تەماشاکە ئەنجومەنە کارگەرانە ساختمانی مەسەڵەن لە کامێرانە ئەگەرچە مجوزی هەست و هالەژێر دوی بە قەوڵە قەدیمی هالەژێر تەبری ئیدارەکار و وەزارەت ئیطلاعاتە بەڵام چۆن تەشکیلاتێکی سازیە بۆ خۆی تانیە لە مەحەل ئەنجومەنەکە بەنامێک بۆ کرێکارەکان پێش بووە سازمان پێکارە منزورمە وەسە کە ئەگەر ئێمە سازمانیابیمان بێت ئەگەر ئێمە بڕۆین بۆ تەشەکول و هەمبەستگی ئەم سازمانداین ئەم کارگەرێلا مطمئنەن فارغ لە ئەوە کە ئەهداف اقتصادیەکانیان بەدەستێرن لە لابلایە بەحسە سیاسەکانی پێشەڕوا ئاگاهگەری سوورەتەگری و دەستی درازەکەنەوە بۆ خەلعیەت لە قدرەت سیاسی لە جمهوری ئیسلامی و کەس بە قدرەت سیاسی تەوەسط خۆیان بەڵام فکرەکەم واقعیەتی هەز یەک بەخش لە قسەکان واقعیەتی هەست تەبەقەی کارگەر بە سوورەتی سازمان یافتە نەهات بەڵام تەواو ئەو کەسێلە کە بەخشێکی واقعیەتی نییە بۆ ئەو پرسیارە کردیانە تەواو ئەو کەسێلێکە لە خیابان بوون بەخشی کرێکار بوون هەر ئێستا ئەڵێن بڕۆن لە زیندانەکان بپرسن ئەوانەی هاان لە زیندانە ئێستا شغڵیان چیە تەواو فرێ لەو ژنەکان ئێمە لە بەخشی طبق قانون جمهوری ئیسلامی کارگەر ژێر 10 نەفەر شمول قانونکار نابن تەواو خەیات و بەخش کشاوەرزی و بەخش ئارایشگەری و بەخشێ وەکو بەستەبەندیە مەسەڵەن نۆکولوبیا و ئەمانە کە سادریەکەیان تەوەسوتە ئەو کارگەریە لە سوورەتەگرێت کە لە ماڵە دانیشتوونە فرێ لە کرێکارەکان لە ماڵە کارەکان بەڵام بە دەستمزد فرەناچیزی حتى پای حقوقیش نییە چون ئیدارەکە قانون کارە جمهوری ئیسلامی ئەو ئیجازەیە داوە بە کارفەرما هەر جۆرێ استثماریان کار منزورم ئەوەسە کە کولی بە نظر من ئەکسەریەتێ اتفاقە لە خودی کرێکاران بوون ئێمە ئەگەر تماشاکەین ئەشێت تماشای ئەو شوێنێلی چەکەین لە چه شوێنێک ئەم ئەترازە ڕوخیدا لە چه سەترێکا بوو لە کارانە لە چه مەناتەقێکا بوو ئایا لە لەواساناتا بوو یا لە کەرەجا بوو معلومە کولیەتە تەبەقەی کارگەر لە کەرەجا دانیشێ لە یافتابادا هەست لە قەلەی حەسەنخانە هەست لە ئەریاشارە هەست معلومە بورژواکانە ئەچنە ئەو بان و لە ناو بیلاکانە
حزوریان هەست لە کوێنان ڕوخیدا لە ئۆستانە کوردستانە سازمان یافتەتر ڕوخیدا بە دلیل ئەوە فەقرێک مضاعف بەرەساس خۆدا ئامار جمهوری ئیسلامی تحمیل کراوە بە کوردستان لە هەر کوێنێکە ئەم فەقرە شدەتی بیشترووە ئاعترازەکە قدرەت و شدەتی زیاتر. بەڵێ کاک فرامرز ئەوەی کە ئەو پرسیارەکرا بۆی کە ئێمەش ڕوونکردنەوەیەک بدەین هەم بۆ بینەران هەم بۆ خەڵک تایبەت کرێکار خۆتان ئەمە ئێوە لە دەروی وڵاتن دیارە بۆ خۆتان تەجروبەیەتان بووە وەک بزانم دامەزرێنەر یەکێک لە ئیتحادی ئازادی کار بوون تا ئەو جێگەی من بزانم ئێوە بۆ خۆتان لەو سەردەمەدا دیارە دەبێت مکانیزمێکدان درێت دیارە لە زۆربەی وڵاتان بۆ بەشی کرێکاریەکەی ئەم مکانیزمە وەکو بڵێن سندوقی بێکاری شتێک بەناوی سندوقی بێکاری هەیە کرێکار حەقی هەیە اعتراض بکات کرێکار حەقی هەیە مانگرتن بکات بەڵام سندوقێکی شێ بنەی سندوقی بێکاری وە لەوێ ما احتیاجی ڕۆژانەی کرێکار لەوێدا پێی دەدرێت دەبێت چی بکرێت بۆ ئەوەی کە و پێشناتان چیە و لەو سەردەمەدا چیتان کردووە ئەو بۆ شایەش بە تایبەت لە ئێران بەشی کرێکاریەکەی پڕ بکرێتەوە و مکانیزمێکی بۆ دانرێت. بەڵێ من هەروە بەیانتان کە من یەکی لە بنیانگوزارانی اتحادی ئازادی سەراسەری کرێکاران ئێران و ئەلبەتە پێش ئەوەیە مەسەڵەن اتحادی ئازادی کرێکاران ئیخراجی بوو هەروە لە بازرسی ئەنجومەنی بەرق و فرسکاری کرماشان بووم بەدوایەوە خۆ ئێستش لە ئێرە عضوێکی ئەکتیڤم لە اتحادیە کۆمۆناڵ کە بەخشە خەدەمات شامڵیەوێت و حداقل 5 ملیۆن جەمعیەتی هەست کە کشوەری وەکو سوێد 10 ملیۆن کولەن جەمعیەتی هەست یەکێ لە گەورەترین اتحادیەکانە. بەڵام وەختی ئەگەڕێیتەوە بۆ تاریخی وەختی ڕۆیشتووم و تاریخی چینی کرێکار لە سوئێدا من مطالعەم کردووە لە ئەو سەردەما لە سوئێدیشا ئەوایە لە قەرنە 19 و ئەواخرە قەرنە 18 هەر کرێکار ئەسڵان حەقی نەبوو اتحادیە تەشکیل بە و ئەگەر عضو اتحادی وایە بلافاصلە ئیخراج کریات دوومەن ئەسڵان کرێکاران حەق ڕەئیان نەبوو ژنان حەق ڕەئیان نەبوو حتا ژنی ثروەتمەندیش حەق ڕەئی نەبوو بەڵام وەختی کرێکارێکیش و مبارزەیەکی سوورەتی کرد تانیا تەمام مەسائلە بەدەست بێن. ئەڵام مشخصەن بڵۆم سەر سوالەکەی تۆ ئەوە بوو کە وەختی کرێکارێک دەرەکریا بەخصوصاً لە بەخشی کشاوەرزیە یا لە ماوەڕێترا کارفەرما معمولا ڕەفیق بوو لە تە کارفەرمایەترا چون هەنووز سەنعەتە منە ڕۆشتی نەکرد بوو ئەو کرێکارە ئیتر نیەتانی لە ئەو مەناتقا کار پیاکە ئەوە کۆچی کرای بڕۆشتێ بۆ شارێکی دوورتر تا کارێکی پێداکرێت. بەڵام کرێکارەکان هاتن لە بینی خۆیانە سندوقێکیان تەشکیلدا لە هەر مانگ بەشێک لە ئەو پارەیە کە دەستمزدیان بوو ئەیان خستنەوە ئەو سندوقەکە ئەگەر دانێ لە کرێکارەکان ئیخراج کریا تا زمانێک کارپیاکان لە ئەم سندوقە استفاده بکات کە ئەو سندوقە بعدەن وەختی طبقەی کارگەرتانی اتحادی کرێکاری تەشکیل بات و دوای ئەوە ڕۆژنە پای تەشکیلداینە حزبێ کارگەریان کە حزبێ کرێکارانە سوسیال دموکراتیان تەشکیلدا بە دوای ئەوە قدرەت سیاسیان بە 44 ساڵ بدونە وەقفە لە 11 دانە انتخاباتە بە ئەکسەریەتە قاتع سوسیالیستەکان بەدەستیان هێنا هەر ئەو سندوقە کە تەشکیلیاندا تەبدیلیان کرد بە سندوقێ ئاکاسان کە لە ناو سوێدا ناویۆن بەڵام بە سندوق تەأمین اجتماعی یا سندوق بیمە بێکاری. ئەمە باعث بوو باسم ئەوەسە کە کرێکارەکان ئەتانن لە بینی خۆیانە چنین سندوقێک تەشکیل بن لە دەستمزدەکەی خۆیان بەڵام ئەشێ باتەوەژە کە لە ئێرانە سوورەتەگرێت و حکوومەتێکەس ئەبێ مەسایل ئەمنیەتەکەی سوورەتمان من فکرەکەم ئەگەر ئەم بەحسە حتا ئەگەر بە سوورەت عەمەڵی سوورەت نەگریە لە سوورەت بەحث سوورەت بگریە یا اینکە ئەگەر سندوقەکەیش تەشکیل نەدرێ ولی ئەوەندە ئەنسجامیان بێت وەختی کرێکارێت ئیخراجەکرێت هەر کەسێک 1% نیم دەرسەد لە دەستمزدەکەی خۆی بدا بە ئەو چەندانە کرێکارە ئەو چەندانە کرێکارە ئەو وەعزیەتە جەمعیە و هەم بۆ خۆیان ئەوان مثبەتە هەم بۆ ئەو جەماعەتە ئەمە نیشان باعثە هەمبەستگی بێت نە فشارێکتێ بۆ یەکدانە کرێکار بەسە زوان کە دووچارە مشکل بێ نە بۆ جەمعەکەیش فشارێ ئانچنانتێ بەڵکێ بیمەی خودی تعدادە لە ئەو کرێکارانە ئەکاتم کە احتمالی سەوانی چەخراج بێت. منزورم ئەوەسە
ابتکارات عملیەک سوورەتە گرێت ئێمە لە اتحادی ئازادی کرێکارانێکی ئەو وەختە بوومان علیرغمەوە هیچ مجەوزێکیان نەدا علیرغمەوە تعداد زۆرێکمانیان لێ دەستگیر کرد تعدادێکمان مەجبور بوون خارج بووین بەڵام وەختێک لە ئەعزای اتحادی دوچار مشکل ئەبوون هەروە لە سنات چەندین بارێکی کرێ لە بین خۆمانە پوڵێکمان جەمع کردەوە وەکێڵێکمان بۆ یەکرد یا کۆمەکمانەکرد ئەگەر ئەو 40 ڕۆژە 50 ڕۆژە کەسێک بازداشت کراوە نه اینکە بتانین وەکو دەستمۆزە کامل بدەین بەڵام لە حدێکە خانەوادەیەکمان تەمین نەکرد دوو خانەوادەمان تەمین نەکرد یا کۆمەکێکمان نەکرد ئەمە هەم باعث دڵگەرمی بۆ ئەو فەردیە لەبوو ئەو ئەفرادە فعالە بوو هەمی کە خودی جەمعەکە پێیە وەرکرد لە پایانەکە چه کاریە لە مثبەتە کرد منزور مۆزە بەڵام ئەگەر گەرەکمانوێت ئەم نوع کاریە لە سوورەت بگریە لە دەریچەی سیاسەتەوە تا زمانێکە طبقەی کارگەر دەست بۆ گردنە قدرەتە سیاسینەوە و ئەم قدرەت سیاسیەتە ناو زەرفێکە خۆی تعریف نەکات وەکو تەشەکولێک وەکو حەزبێک وەکو سازمانێک خۆی تعریف نەکات من فکر ناکەم لە چوارچێوەی گستەردێکا شکل بگرانە بەڵام لە چوارچێوەی محدودێکا وەکو هەفتەپە ئەتانە شکل بگرێت و ئەم یارمەتی لە پێش ئەتاری پێشوە لە سوێدی چنین یارمەتی سوورەتی گرت بەڵام زمانێتانیان تەبدیلیکەن بە قانون و هەموو کرێکارەکانم وەکو یەک ئیستفادەیەکان ئەو زمانە بوو کە اتحادیەکان وەختە سوورەتی گر و حزبی خۆیان تەشکیلدا و حزبەکەیان گەیان بە قدرەت و قدرەت سیاسیان کرد وەختی قدرەت سیاسیان کرد تانیان خاستەکان خۆیان تەبدیلکەن بە قانون و سرمایه‌دار و سرمایه‌دار سیستم سرمایه‌داری تمکین وادار بکەن بە تمکین وەقەوڵە مارکس ئەڵێ فەرهەنگی غاڵب لە جامعە فەرهەنگی سیستمە حاکمە سیستمێکی حاکمە ئەتانێ ئەفکارە خۆی تەبدیل کا بە قانون وەختی تەبدیلی کا بە قانون حاڵ بە سوورەتە ڕای بە زۆرە سەرنەیزە یا بە هەر تەبلیغاتێک جامعە وادار بە تەمکینێکە بعد ئەگەر جامعە قبولیکە بالاخرە کەسی تەخەتیکە خب لە تەکیا بەرخورد دەکرێت چۆن جمهوری ئیسلامی ئەلان بە زۆرە سەرنەیزە فرێ لە ئەفکارە ارتجاعی خۆی تەبدیل کرێ بە قانون و ئەگەر ئێمە تەبەقەی کارگەر سوسیالیستەکان کۆمونیستەکان قدرەت بگرن لە ئێرانە خو معلومە ئەوەڵین خاستەیە لە بنیادی خۆیان حەقە تەشەکل تەحەزب ئازادیە لە بێقەید و شەرط کار یا بیمەی بێکاری کارە کودەک مەمنوع و فرێ لە مەواردێرە تەبدیل دەکەین بە قانون و هیچ سەرمایه‌دارە ناتوانێت لە بەرابەر ئەم قانون و تەخەتیکە بهداشت ڕایگانی کارەوە معلمگەل و کرێکارەکان بەحسیەکەن لە مۆردیە و ئامۆژپەروەرش ڕایگان کە هەروە معلمەکان و کرێکارەکان و لە قەتنامەکانی چیانە لە خاستەکان یا بەحسەکەن تەبدیل یەکەن بە قانون هەروە فرێ لە ئەو قوانینێلەوە کۆمەڵە باسیەکرێەوە و حدود 43 ساڵە مبارزەی لێگە تەبدیل دەکرێ بە قانون و ئەمانە وەختە تەبدیل بکرێ بە قانون قانونیش لایەنگرە ئەکسەری ئەو شتەوە ئێمە ئەڵێن بە هەر خاست بنیادی ئەکسەریەت جامعەس کە ئەلان لە تەقابل لە جمهوری ئیسلامی هاتوو لە ناو منشورە وەکو منشور حەداقەلی خولاسە کراوە ئەمانە بە نظر من هەر نوع خاستێک لە دەریچەی سیاسەتەوە ڕێ لە دەریچەی قدرەتی سیاسیەوە ڕێ کە بە دروست بنیامینە سوسیالیست و پێشڕۆ مەخصوصاً لە کوردستانە باشتر تانیانە بە حسنە وجود ئەحزاب سوسیالیستی وەکو کۆمەڵە و حزب کۆمونیست و ئەم جریانێلە و تانیانە خۆیان باشتر سازمان بن و 4 قەدەم پێشتر بوێنن بۆ ئەوەکێ بەگردنە قدرەتە سیاسیە جامعە ڕەهاوێ نه اینکە ئەو مواردەکانتر مهم نەبێت بەڵام ئەو مواردەکانتر ئەگەر بە نەتیجە بگێت بەگردنە قدرەتە سیاسی بەڵێ کاک فرامرز بابینە بەسی ئەوەی کە خۆتان ئاگادارن نزیک بە 105 مانگرتنی کرێکارانی پەیمانی کار لە ئێران ئێستا لە حاڵی مانگرتندان بەڵام ئەوانی کە ئێستا لە حاڵی مانگرتندان ئاگادارن هەموو ئەو پەیمانکار یا بڵین کرێکارە پەیمانیەکانن کە لە شرکەتەکان کار دەکەن وە کرێکارە دایمیەکان نین چی بکرێت بۆ ئەوەی کە ئەم کرێکارە دایمیانش بێنە نێو ئەمە ئەتساباتەوە ئەم بۆشاییە دەبێت چی بۆ بکرێت بەڕای ئێوە چون زۆر جار بگرن هاتمە ناو قسەکانتان هەر ئێستاش پامێک لەو مەرودە هاتووە بۆیە پرسیارەشم لێکردی کاک فرامرز ئەڵێن ئەوانەی بەتایبەت کرێکارانی پێترۆشیمی گاز یان نەوت
کوماری ئیسلامی بۆ خۆی زۆر باشە زانێت ساڵی 57 بڵین کە کرێکارەکان لەوێ لولەی نەفتەکانیان بەست و ملاولا لێرەدا و پامەوە هاتووە دەڵا ئێستا هیچ کرێکارێک مەگەرەوەی کە سەر بە خودی کۆماری ئیسلامی بەدەنا ئەم کرێکارانە کە لێوێ کار دەکەن ناتوانن غیرس ئەوە بێت و زۆر بە حقوقێکی زۆر یەکجار زۆریشەوە لەوێ ڕایانگرتوون بە خاتری ئەمەشە دەڵێ هۆکارەکەی ئەمێکەوان نان بە تایبەت ئەم سێ شرکەتە گەورەیە دەبێت چی بکرێت کە ئەم کرێکارە دایمیانەش بەم مانگرتنەوە پەیوەست بن بۆچی هەر کرێکارە پەیمانیەکان یا بڵێن قەراردادیەکانن کاشکە بەو شکلە بۆە با ئەو کەسە باسێکە یا ئەو هەر کەسێ ئەو گزارشی داوەکە لە پترۆشیمی یا پاڵایشکاکانە بە دەستمۆزێکی زۆر ڕاگەڕان بەڵاموانە من 10 ساڵ سابقەیە کارم هەیە بە ئەمان تکنسیانە بەرخۆبزار دقیق لە پترۆشیمی ئوڕۆئامونیاکە پولێتلینە سەنگینە فازن و دەی عەسەریە نیروگای یازدا بوومە ئورومیا بوومەوە فرێ تەماسەکانمان بۆ لە تەکرێکارەکانە معلومە خۆ بلاخرە کرێکارێک لە بەخشێک وەکو پتروشیمی یان نەفتە کارکە چون کرێکارێکی فەنیە تەجروبەیەکی هەست یا دانشگاهیەکی گوزەرانوە یا سابقەی توولانیە کەس معلومە کەسێکی جۆشکارە بەرخ و ئارگۆن بێ لە تەکێ کرێکارە سادەکە تەفاوتە دەستمۆزی هەست بەڵام هەر ئێستا ئەو تعدادێکە لە ئەوڵی قسەکانمان لە پتروشیمی سنا باسکریا ئیمڕۆ ئەحساتکران ئەکسەرەن جۆشکار بەرخ و ئارگۆر بوونە یا فیتر بوونە یا چاپۆرتکار بوونە یا بالاخره یەکی لە پستێرێ فەنی مهم لەو پتروشیمیانە بووە بەڵام واقعیەتی ئەوە نییە کە دەستمۆزدەبانێکیان بێبان دەستمۆزدەکەیان ئەگەر مقایسەکەین لە تەک حداقل دەستمۆزە تەفاوت دێست بەڵام ئەوەندە دەستمۆز نییە کە تەواو هەزینەکانیان بدە من فکرەکەم عدەمە سازمانیابی اجتماعی لە دەروونە ئەم قەزیا و حضورێ نیرووە لە ئەمنیەتی لە خودێ مەراکزێ وەکو پاڵایشکا چون بالاخره بەحسە کلیدیەکە من وەختە ئێمە خۆ عاشق چشم و ئەبرووی کرێکارێک نییە بەحسێ وەختە بەحسە کرێکارەکەین بەحسێ قدرەتێکەکەین کە تەبقەی کرێکار هەزی ئەوە کە شارڕەگە هەر فەردێک هەر خانەوادەیە هەر حەزبێک هەر دەوڵەتێک بە اقتصاد بەستەگەست ئەگەر وەزیەتە اقتصادی جمهوری ئیسلامی کە لەسەر نەفتە و لەسەر پتروشیمیە و لەسەر معادنە و تێت قەت بێت خۆ جمهوری ئیسلامی بلافاصل سقوط دەکات معلوم و تا زمانێ هەر ئینسانێ لە لحاظ اقتصادی و تأمین بێ خۆ ئەدامەیە بەقای هەر و هەر سیستمێ ئەگەر بەحث لەسەر قدرەتە تەبقەی کارگەرە لەسەر ئەوە نیە کە ئەم کرێکارە مەسەڵەن تەفاوتە ویژەیەکی هەست لە تەک ئەو بازاڕیا یا لە تەکە ئەو فەردە عادیە لە جامعە لە تەفاوتێک کە تەبقەی کرێکارەسی لەسەر ئەوە کە لە نقطەیە کلیدیەکە بێساوە ئەگەر دەست باتە ئێتساب سیستم اقتصادی و جامعە فرووە پاشێ و سیستم اقتصادی و جامعە وەختە فرو بپاشێ تەبدیل لەوێ بە ئینقلاب و دەگەربوونیەک لە قدرەتە سیاسیە ڕوخا ئەو موقعسە کە نظام سیاسیە جمهوری ئیسلامی کە نمایەندەی سیستم سەرمایه‌داریە لە ئێرانە بە خودی خۆی و لەبەی نەڕوات چون توانێت تەغزیە نیرووە لە نظامی نامێنێت توانێت تەأمینە ماڵیە نیرووە لە سەرکوبگەری نامێنێت بەحث بەڵام لە ئەم مەراکزە سەنعەتیە خۆ نکتێکە وەسە کە ئایا ئەم کرێکاریەلە کە لە 105 مەرکەزە سەنعەتی پرۆژەیە ئەتسابیان کرووە چەند کەس لە ئەم کەسیە لە هەڵەسن ئەڕۆن بۆ مەراکزە سەنعەتی و ارتباط بەرقەرارەکەن لە تەکە و کرێکاریەلە بەحسەکەن بەحسێ لێ پایەیەکەن و بەحسێرێک لەسەر وەزیەتە سیاسی اجتماعی ئەنجامان کە بتانە ئەو سازمانیابیە بە وجودێرە ئایا ناکرێت کرێکارگە لە ئێران خودرۆ ئەگەر لە مەحەلە کاریانە ئجازەیە مەجمع عمومیان پێنادان لە تەلەگرامە مەجمع عمومی بگرن من هەم لە سوێد جنابانی های لە وڵاتێتر لە طریقە ئینتەرنێت و خەریکین باسەکەین لە تەکە خەڵکی کوردستان لە ئێران تکنۆلۆژیەکی خودی تەبقەی کارگەر بە وجودی هاوردووە ئەتانێت بە نەحوێ ئەحسەنیش لە مقابلە سیستمە سەرمایه‌داریی و ئیستیفادەی لێ بکات مناڵێم هەر کاملان پتروشیمیانە ئەلان ئەتانن ئۆتاقی بەنێو پتروشیمیەکەی خۆیان تشکیل بدەن و ئەکسەری مردم کە مسئلەتە تەلەفۆنی هەست
دنیا ئینترنێتی هەست لێنا بەحسکان لێنا تەبادڵە نەزەرکان لە مۆردە کارەکان خۆیانەوە لە مۆردە ئیمەنیە و لە مۆردە بێهداشتە و لە مۆردە دەستمزدە و لە مۆردە خابگاکانیانەوە لە مۆردە تەحتێڵاتیانە و لێرە خودی مەجموعەمۆمیە و زمانی ئەم جەماعەتە دەورە یەکجەمەونە و خۆ هەم لە ئەحواڵە یەک باخەبەرەوەن هەم بەرڕەسیەک باشتر لە وەعزیەتە کارەکانی ئەنجامان بەڵام من فکرەکەم عدم دخالت فعالین کارگری یا فعالین لعرصه میدانیه لأو محلی الکارا خوی دلیل بر اواسه که بالاخره هنوز سازمان اجتماعی درون ام کارگری لا صورتی نکرده یکی تریشی سرکوبه به نظر من سرکوب شدید و عریانی که وجودی هست دو بالاخره وضعیت فقره که حاکم لجامعه فری لکارگران لو اترسل اگر بیکار بن ادامه زندگییان چۆن خب طبیعتان واقعیت است من قبل از هر شتێ مسئولم لە قەباڵە خانەوادەکەمان و پێش هەر شتێ ئەگەر واقعیت بەیانکەم ئبتداءەشی بە خانەوادەکان فکرەوەکەمەوە بەڵام ئەگەر قەرارە لە خانەوادەکان فکرەوەکەمەوە دال بەرەوە ناوێت کە من دەست بگرمە مل کڵاو خۆما فکر لە جامعە نەکەمەوە چون ئەگەر ئەو بەغەڵ دەستیەکەم لە بین بڕوا منیش لە بین هەڕۆم ئەگەر ئەو جامعە دووچار هەرج و مەرج بێ زندگی منیش دووچار هەرج و مەرج کرێکاریش ناگرێتەوە ئەمە بۆ بڵێن قشتی خاکەسەریا بڵێن قشری متەوەسەتی جامعە خۆتان ئاگادار بوون لەم شۆڕشەی ژینادا بە تایبەت کوردستان لە هەموو بەشەکانی دیکەی ئێران زۆر زیاتر لە مانگرتندا بوون یعنی ئەمە هەر بۆ بەشی کرێکاریش ناگرێتەوە ینی خودی قشتی متەوەسەتی جامعەش دەگرێتەوە ئەمانیش فشاریان بۆ دێ زۆر جار ئەمان کە لە تارانەوە بڵێ مەسەلەن کاروبارەکانیان لێبوو تحتی فشاری ئەوان بوون کە بۆچی ئەوەی کە چەکەکان پاز نابێت ئەوانش مەجبور بوون دوکان و بازار بکەنەوە ئەمە حتا ئەمانیش فشاریان بات بوو پس بۆ دەبێت مەکانیزمێک پیدا بێت دەبێت ئەو بۆ شایانە دەبێت کارێک بکرێت بۆوانە دقیقاً مکان واقعیت هستش مکانی من ئەڵێم لە هەر جامعەیەکە ئەگەر تەشەکل وجودی نەوێت ئەو جامعە مردووە ئێمە ئەگەر لە جامعەی وەکو ئێرانە دەدانە تەشەکل قەوی محیط زیستیمان بێ نیرووە لە سوپای پاسداران و ئەو ئاتش بە اختیاریەوە ئەو بەیتە ڕەهبەریە بەڕاحەتی ناتانن جەنگەڵیە لە شماڵ کەنەویلە بەڕاحەتی ناتن ئەجازە نادەن بە سوپای پاسداران کێفەکان زاگرۆس و کوردستان بە ئاگر بکێشن بە بەهانەیە ئەوە کێ لە تەکە زەدە ئەنقلابە مەبارزەکە بەڕاحەتی ناتانن سەدێک گوتوەندێک دروستکەن کە نەتەنیا هیچ منفعەتێکی بۆ خوزستانەوە بەڵکە ئەسەن تەواو ئاوە نەخلیە لە خورمای لە خوزستانە لە بین برد بەخاترەوە ئاوەکە ئالوودە بوو بە نەماک سوێر بوو ئەو ئاوە بە باعث بوو هەزاران هکتار نەخلستان لە بین بڕوە ئەگەر لە بەخشی کرێکاریچە وەعزیەتێ سازمانیابی کرێکاریمان بێت چۆن ئیجازە ئەدەن حد أقل دەستمۆز الآن 5 ملیۆنە و سنوات و حق ئەوڵات و مەسکن و تازە بۆ بە 8 ملیۆن خودی وەزارەتکار ئەڵێ ژیر 12 ملیۆن فەقرە واگەر ئێمە دەدانە تەشەکل کارگەریە سازمانی یافتمان بێت خب چواردانە ئوستانداریە تەجەمعەکە جمهوری ئیسلامی هەنگاوەری زۆرێکە واتە دواوە واگەر 4 دەفع پتروشیمی بخەفنێ یەک مەساڵ بدەم 30 ڕۆژ 125 نەفەر لە شاری ئەستۆکۆڵما کە ڕانندەی قەتارن ئیحتسابیان کرد دانشگای مرکزی ئەستۆکۆڵم بەراوردی کرد 400 ملیۆن خەسارات بە وجود هاتووە بۆ جامعە 400 ملیۆن چون هەزاران نەفەر دێر گەیشتنە سەر کارەکە بەڵام لە حینە ئەو 3 ڕۆژە خەڵکی سوئێد ئەوەندە یارمەتی و هەمبەستیگیان بوو 400,000 کرۆنییان بۆ کرێکارەکان جەمع کرد نیشان لە ئەم سازماندەهیە ئیجتیماعیە بلا فاصلە چنین حرەکەتگەلێکان جامعەکی کرێکارەکان بە پیرۆزیە کامڵێک و گەڕانەوە ڕاندە قەتارەکان بۆ سەرکاریان منزور مۆسە ئەگەر هەر جامعەیە سازماندەهی ئیجتیماعی بێت جامعەکە باشتر پێشەڕوات و بۆ پەیاکرد 1% ئێمە تماشای سندیکای هەفتەپە بکەین سندیکای نەشەکەرە هەفتە بکەین ئۆتۆبوسڕانی تێهران و حومە بکەین کومیتەی هەماهەنگی تماشاکەین یا ئیتحادیە ئازاد ئەمانە ئەگەر حەسێبی بکەین لە ئامارە وەکو عێراقی 80 ملیۆنە من فکر نەکەم 1% چی بێت 0.1% چی نییە جامعەکە بەڵام
لە لەحازە سیاسی و وەزیەتی تری لە ئێرانە خۆڵقانیان دیدە جامعەی ڕوو بە تەبەقەی کارگەر بە شکلی تر بە وجود داوردووە هەزاران فعالە کرێکاری کە ئەلان تو ئەگەر بڕۆ ناو شارەدار بوو لە سنەوە لە 100 نەفرە 10 نەفەر نایناسێ بەڵام ناو 4 دانە فعال کرێکاری بوو لە 100 نەفرە 90 نەفەری ناسێ چون نەخش بەرجەستەیان پێیا کردووە ئەمانە ئەگەر ئەمە لە سەتحی وەسیعەکە سازمان بدرێت لە سەتحی وەسیعەکە ئەم سازماندەهیە ئیجتیماعیە سوورەت بگیرێت بە نظر من توازن قوایە تر بە وجود تر وەزیەتی تر بەجامەدێ بەڵام چۆن ئەم سیستمە سوورەت بگرێت منەڵێم هەر ئەلان کرێکاریەکێ لە 105 منتەقەی پترۆشیمیەکانە سوورەتیاندا باشە بۆچە مەگەر فقط دەستموز مهمە ئەوان یا 10 ڕۆژ استراحەت 20 ڕۆژ کار مهمە 20 ڕۆژ لە مەحەلێکە زندگیەکەن کە دوو سێومە زندگیانە بۆ ئەبێ واکۆنش نیشان نەدەن بە کەمپەکانیان بە ئەوە کە ئەگە کارفەرمان مەجبورکەن 4 دانە دەستگای لیباسشویی خوشکون لەوێ دابنێ بۆ ئەوە کارفەرمان مەجبور نەکەن لەسەرێ وەزیەتە گەرمایشی و سەرمایشی لە کەمپەکانە ئەشی حتمما تەغیرە بە وجود بێرێ بۆ چێ کۆمیتێ تشکیل نادرێن لەسەر کەیفیەتە غەزا ئەمانە شتێکە کە لە حاڵ بلا فاصلة تأثير نتسر وعزيتي كريكاري كلنا حضوريات ووقت تأثير مستقيم به كارجر ب أو نقطة أواكي لازمة بس بطرف التشكل أيوة بس بطرف سازمانيابي أيوة كارجر كبزانه وياك وتانيانا وعزيتي جرمايشي سرمايشي كيان باشتر كانوا وعزيتي غزاكيان تغيير بان خب معلومه اگه ما 5 دفعه ام کارمانه کرد اگر متحد تربین حتما لدست موزکش معنی تغییر به وجود بیارین اگر متحد بین حتما تشکلی چتانی به وجود بیارین ولی من فکر کنم فعال کرێکاری میدانی ابي لسر وضعیت او لحظه کرێکارەکە برواده بره اما سنفی نین شاید بره کسیل بله اما سنفی گراییه بلا عزیزك من اگر تو گرایت قدرت سیاسی بگیری اول شی جامعه سازمان بی اول شی لسر خاصه ئەوەڵیەی جاماکە و ئەو بەخشە پێشبڕۆی تاپتانی قدرت سیاسیش بگری نمونەی ئەنجومەنە کرێکارەکان ساختمانی ئێمە بەربەڵاوترین لە بەخشە کرێکاری لە ساختمانی نیمانە بەڵام ئەڵان سازمانی یافتەترین بەشیان لە مەخسوسەن لە کوردستانە بەشی کرێکار ساختمانی چه دلیلێکی هەست حتا هەموو کرێکارەکان لە بەخشێر مختلفە تێن ناو ئەنجومەن یەکی لە دلیلەکانی ئەوەسە کە بیمەیان بۆ وەرەگرن خب کرێکاری کێژی من وەختی بیمەی تامین اجتماعیەکەم وەرەگرت بۆ نەڕۆم عزوی ئەم تەشەکولەکە ئەمە نمونەیەکێک کە ئەتانێت ستبقا لە تەکە ئەو وەزیەتە کە لە پترۆشیمیەکانە وجود هەست ئەگەر پترۆشیمیەکانیش لەسەر ئەو وەزیەتە ئیمەنیە بێهداشتە وەزیەتە غەزا لەسەر ئەوە کە بەبە من دوو سێومە زندگیم کە 20 ڕۆژ لە پترۆشیمیا خەریکم زندگیکەم یەک سێومە زندگیم لە ماڵا هەست کە 10 ڕۆژ ئەگەر تازە ئەگەر ئەوە قانونە قبول باشه من بۆچی ئەشێ لەسەر ئەم وەزیەتە واکۆنش نیشانەدا ئالێرا ئەکرێت بێعلاوەیەوە ئێعتساب ناکرێت تۆ ئێعتساب بکەیتەوە بچیتەوە بۆ ماڵ ئێعتساب بە مەنزەلەی ئەوەسە کە تۆ لە مەحەل کارەکەتە ڕاوەستی هەر لەوێ کرێکارەکان بەیەک و باسکەن هەر لەوێ ئێقدام بکەن نە اینکە ئێعتساب بکەم و بڕۆم بۆ ماڵ خب تەنیا یەک خاسیەتەوەیە کە ئێعتسابێک ئەنجام داوە لە سەتح خەبەریەکە ڕوخی داوە بەڵام بە ئەتانێت لە حەز اقتصادیش و زەرەرێک وارد کات بە کارفەرما بەڵام احتمالش کارفەرما لە توولە مدەتێکان نەتانێ ئەو دوای مدەتێک ئەسڵ خاستەکەی بەراوردە ناکە پاریش شاهد بین پێراری شاهد بین وەختی مەجموع عمومی لە 7 جانە سوورەتی گر دوای ئەوە فرێ لە کارفەرماکان ئەو قەتنامەی مەجموع عمومیانە پێش نەبرد دلیلی ئەوە بوو کارەکان محەلکارەکەیان جێ هێشت ئێعتساب لە محەلکارە سوورەتی زۆر سپاس بەڵێ کاک فەرامەرز داوای لێبوردن دەکەم کاتی بەرنامەکەمان کەمە بەڵام دوو پرسیارم ماوە ئەگەر بتوانین بە کورتی جوابی بدەینەوە ئاگاداری ئەو بەیانی هەیە کە بیز نەهات پشتیوانیان لێ کردووە دیارە زۆر بەشیان لە جریاناتی تەشەکولە کرێکاریەکان بوون ئەمانە چەندە ارتباتیان هەیە لەناو خودی بڵێن چینی کرێکاردا ئەو داخوازیانە بەڕای ئێوە لەناو چینی کرێکارەوە هاتووە بەنظر من هەروە کە ناویان نووسراوە سندیکای نێشەکر هەفتەپە نووسراوە معلمان نووسراوە فقط لە بەخشی بازنشستگان حضوریان بووە بەخشی ژنان حضوریان بووە دانش ئامۆزی دانیشتووی حضوریان بووە
بە نظر من ئەمانە شاید ئەو خاستە لێ مەسەڵەن وەکو ئەفزایش دەستمۆزنەوە بەڵام ئەگەڕێتەوە حتا بۆ فرێ لەو مواردێلە من فکرەکەم بنیادی ترین خاستە لە جامعەیان بەحث کردووە وەختی ئەڵێ مصادرەیە ئەمواڵێکە سەرانە جمهوری ئیسلامی دزیانە وەکو بنیادە مستەسەفان وەکو ئاستانە قودسە ڕەزەوی ئەمانە وەختی مصادرەیەکە چی لێتێ ئەگەڕێتەوە بۆ هەر ئەو کرێکارێلە کە ئەلئان ئەگەر بێکارەوەن سندوق بیمە بێکاری هیچ شامڵیان نا ئەگەڕێتەوە بۆ هەر ئەو منداڵێلە کە منداڵە کارکە ئەڵێم بە ئەندازەی یەک کیشوەر ئێمە کودەکە کارمانست 7 ملیۆن کارمانست ئەگەڕێتەوە بۆ ئەو ئیخبارە خۆدسوزی کرێکارەکان کە لە نیمەی خۆردادمان پارەکە تا نیمەی مۆردادمان ڕۆژنامەی ئاعتماد ئامار 9 نەفەر خودسوزی ئەدات بە دوای 20 ڕۆژ ڕۆژنامەی ئیلناج ئامار 2 نەفەر خودسوزی لە شار ئیلنا ئەدات و خۆیان ئەڵێن ئەم خودسوزیە لەسەر فەقر و نەداری و عدم ئەمنیەتە کاری فرێ لە ئەمانەکی ئەگەڕێتەوە بۆ معیشت خودسوزیان کردووە بە ئاعترافی خودی هەر ئەو ڕۆژنامەیەکێ هەن لە دەروون جمهوری ئیسلامیان من فکرەکەم ئەم خاستەیە لە منشورە بە نظر من خاستەیە لە بنیادیەکە هەم طبقەی کرێکار لە بەخشێ مختلفیان چه خودی کرێکارە لە ژن چ کرێکارگە لە پیان چه بەخشی بازنشستەکان کە هەرەوە کرێکاری لە قەدیمی بوونە و ئەلان مناڵەکانیان بووە کرێکار چه بەخشی کودەکە کارگەریە لە ئایندەیە هەرە جامعەنا و چه لە بەخش عمومیەکە کە لەسەر حقوق اجتماعی وەکو LGBTەکان لەسەر پوشش اختیاری من فکرەکەم ئەمانە خاستە لە بنیادیەکەوە کامڵان شامڵە طبقەی کارگەرەوێ شامڵە بەخشێ لە مختلف طبقەی کارگەر ژنان کودەکان و جوانێر ئەوێت و عەلارەغمەوە خۆیی ئشارەی کردووە کە منشورێکی منشور حد ئەقەلیە یعنی لەناو ئەم منشورە ئەگەر ئێمە بەحسکەین سەدها مەوەردی تر هەست وەلی ئێمە ڕۆشتین بەرجەستەترین مەواردی کە بەحسی لە اجتماعی سیاسی و اقتصادیەکات هاوردمان لەناو منشورە گونجانومانە من فکرەکەم کە کولێ ئەو خاستەوەی لە طبقەی کارگەر نمایەندگیەکان بە سوورەتێ حد ئەقەلی بەڵێ کاک فەرامەرز من باسیەوە کرد کە هەروەک ئاگادارن 105 دانان بڵین مانگرتنی کرێکاری پەیمانی کاری ئێران لان لە حاڵی مانگرتندا چەندە پێویستە لەم حرەکەتەی ئەم مانگرتنە پشتیوانی بکرێت وە بە شێوەیەکی گەرم و گوڕ ئەلبەتە بۆ ئەوەی بەردەوام بن و لە ئاکامدا بە نەتیجە بگاتوە داهاتووی ئەم ڕووداوانە چۆنە بینی وەکو دوایین پرسیار من فکرەکەم هەموو کەسێک ئەگەر حتا بۆ زندگی خۆی تەلاشەکات ئەگەر بە ئەم احتسابە واکنوجیشانەدا کارێکی اشتباهی کردووە بە دلیلەوە ئەگەر ئەم احتسابە بە نەتیجە بگەیە طبقەی کارگەر و جامعە یەک قەدەم ئەڕواتە پێشەوە و یەک قەدەم جمهوری ئیسلامی ئەڕواتە دواوە قەدەمێکی چی گەورەست بەڵام من فکرەکەم ئەم احتسابە زمانی بە نەتیجەگەیە کە ئەمان حداقل تاریخێک ساعتێک مشخص کرد کە ئێمە هەر هەفتە لە فڵان شوێنە جەمەوینە ئەمە هەموو کرێکارەکان بڕۆنە ماڵێ بە چەند کەس کەفێتە شوێن ئەم کار و شتە با دەست دوای یەک مانگ دوو مانگ وەزیەتی اقتصادی و کرێکاری لە خراپ بێت و دوارە بڕێکیان ناومید بوون بگەڕێنەوە ئەمە خۆ نەتیجەی منفیەکێ بێت بەحسەوەسەکە ئایا فعالینە مەیدانی ئەم عەرسە ئەتانن فراخان بند کە هەر بەخشێ لەو کرێکاریەلە کە ئەمانە ئەکسەرن یەکتری ئەناسن هەر کامێکیان هەر چەند نەفرێکیان لە شارێکە حداقل لە شارەکە خۆیان مەجموع عمومیەکە بەروزاکەن ئەگەریش دوورن لە طریق دنیای مەجازی بیتر ئەگەر ئەمانە سوورەت نەگرێت مەجموع عمومی سوورەت نەگرێت لە بەپەنایەکە یەکتری نەبینن قسەکان تەبادڵە نەزەر نەبێ من فکرەکەم بە شکست بەرخۆ دەکات لازمەی ئەوەسەکێ کرێکارەکان بەحسکان نەزەر بن و خۆیان ئۆلتیماتۆم بەنە سیستەمە حکوومەتی کێگەتا ئەم چەند ڕۆژە سوورەت نەگرێ ئێمە چینە مەسەڵەن بەر وەزارەتکار ئەگەر دوایەوە سوورەت نەگرێ ئەچینە تاران و خیابانێکە بەسین ئۆتۆبانێکە بەسین و ئەقدامی لە عملی ئەگەر لە دەستور کار نەبێ بە شکست منجەر بوێت و ناتانی بڕۆیتە ماڵ دوو مانگ دانیشیت و دەستمۆزێکیش نەگریت و زندگیەکەت بچەرخێت
کرێکارە گەرە ئەڕواتە سەرکار نیروی کار خۆی فرۆشی کە بتانێ هەزینەوەی زندگی بەراوردکە وەگە فعالیەک مەیدانی گەرەێکی ئەمە بە نەتیجە بگەیت ئەبێ بلا فاصلە ئەقدام کات دەستورەکارە بنێتە دەستور کار خۆی هەر هەفتە هەر ڕۆژ هەر وەختێکی خۆیان بەرەساسە موقعیتێکی وجودی هەست ئەم کرێکاریە یەکتری بوێنە وە تەرحێکدا بنن بۆ ئەوە کێ لە توولە ئەم دوو هەفتە چه کاریەک ئەنجام بدەین ئەگە سیستم جوایە مثبتێکمان لە سیستم وە نەگەین ئێمەش خۆ پیشینەی جمهوری ئیسلامیە بینین ئەگە سەرکوب یا سەرکوبەکە یا اینکە حداقل ئەسن ئەیخاتە ئەو بەرەو هەروە بینی لە سیما هیچ باسێکی لێ ناکرێت لە ڕۆژنامەکانە هیچ باسێکی لێ ناکرێت 100 مجمع 100 بەخش کرێکاری 105 بەخش کرێکاری ئەقسابی کردووە ئینگار نەئینگار نزیک بە 100,000 نەفەر جەمعیەتە و ئەمدەن ئەم کارەکەن کە جامعی لەبیری بچێتەوە بەڵام ئەگەر گەرەکیانە کرێکارەکان ئەم قەزیە لە بانە مێزە جامە ئەو حزوری بێت و ببێ ئەبێ خۆیان بە ڕۆژانە بە سەعات بە دێقە بەحث کرد لە دنیای مەجازیە لە ناو شارەکانیانە مەجمع عمومی حزوری بگرن پلانیان بێ بۆ تەجەمعەکانیان وێلە بە نەتیجە ناگەین. بەڵێ سەرڕای هەموو ئامۆژگاری و ڕێنمایەکانت ئایندەی ئەم ڕووداوانە چۆنە بینی کاک فەرامرز؟ من فکرەکەم بالاخرە جمهوری ئیسلامی بە هەموو شتێک مسلحە پولی هەست شکنجەی هەست دەدانە ئەرتەشی دروست کردووە بەر عەلەیه مەردم لە سپای پاسدارانە لە بەسیجە لە ئاتەش بەختیارە فارغ لە ئەرتەشە ئەسڵی لە باس شخصیە لە وەزارەتە اطلاعاتە وەزارەتە اطلاعات 15 دانە ئەرتەشی دروست کرد فقط بەر عەلەیه مەردم وێلە هەر حکوومەتە نەهایەتەن ئەرتەشی گەرەکە بۆ حفاظت لە مەرزەکانی و لە مەردمەکەی و لە بەرامبەر کشوەرە متجاوز ولی ئەمە ئەرتەشێلی دروست کردو بۆ تەقابل لە تەکمەردم من فکرەکەم ئەگەر قەرار بێت بە نەتیجە بگەیت کە تا ئەلئان هیچ هەر حرەکەتێ نەتیجەیەکی داوە جمهوری ئیسلامی تا حەدێ پاشەکشەی کردووە ڕۆژ بە ڕۆژ دیواری بینی جمهوری ئیسلامی و مردم گەورەترە بێت ئێمە ئەگەر تماشاکەین دەها نەفەر لە ئەو کەسێرە کە تا دوێنێ لە تەگە خود جمهوری ئیسلامی بوونە ئەلان ڕیزشیان کردووە وەگەڕاونەوە بۆ لای مردم اختلافیان هەست ئەلان سەدها دەها ڕۆستۆرانی پڵۆم کردووە چۆن ئەو ڕۆستۆرانیێرە ئەڵێن هەر کەسە بێحەجابێ تەخفیف بکات ئەمە مبارزە ئەمە لە مبارزە بەڵام ئەگەر ئەم حرەکەتە سازمان یافتە نەوێ من فکرەکەم وەکو 96 وەکو 98 وەکو هەرم حرەکەت ژینا بالاخرە هەزینێ فرەترەگەیت بەڵام خاموش نایە من فکرەکەم فروکە شەکا بەڵام خاموش نایە بەڵام ئەگەر یەک لەحزە تماشاکەین تەفاوتە بینە کوردستان لە تەک شارەکانترە چه دلیلێکی بلا فاصلە کوردستان لە مەهاباد باوەڕکە فیلمێکی من لە مەهابادامدی ئەموو ئەنگار ساڵی 6 مەقەڕی کۆمەڵ یەک دەخەمان کارماوە کاک فەرامرز ئەگەر دەکرێت بە کورتی بەڵێ ئەو موزیکە ئەو بەحسی لە هوجێ چه دلیلی کەس بە ئەو شدەتە کوردستان واردەیە بە دلیلت سازمان مردم خۆیان لە سازمانێکە لە حزبێکە لە تەفەکورێکە تعریف کردووە وەگەر ئەم سازمانیابیە لە سەتە ئێرانە سوورەت بگرێت من فکرەکەم باقی شارەکانیش وەکو کوردستان زاهرەوان و عمرە جمهوری ئیسلامی فرەتر لە وایەمە فکریەکەن ئەکەفێتە بەرەو لە بینە. بەڵێ زۆر زۆر سپاس کاک فەرامرز قوربانی هەڵسوڕاوی کرێکاری و فعالی سیاسی بۆی کە ڕاستەوخۆ بەشداری بەرنامەکەمان بوو. سپاس بۆ سپاس بۆ ئێوە بۆ بینەرانی کۆمەڵی کە تەحمڵیان بوو قسەکان بنیان گوێلێت. زۆر سپاس بۆش. بەڵێ بینەرانی عەزیز یەک پەیامان بۆ هاتبووشێن لە بۆکان پیرۆزبایی یەکیمەی لە هەموو کرێکاران و زەحمەت کێشان کرد. زۆر سپاس بۆ شەهێن لە بۆکانەوە سپاس بۆ ئەوەی کەش تا ئێستا لەگەڵمان بوون تا دیدارێکی تر هەر شاد و سڵامەت.